سڵاو بینەرانی شەفە تیڤ ئێستاش لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی درێژەی هەواڵەکان. لە هەواڵێکی هەڕەشامێزدا سەلاحەدین بەهادین لەسەر تیرۆرکردنی دکتۆر وشار ئیسماعیل هاتە دەنگ و ڕایگەیان. گەردنی ئەو کەسانە ئازاد ناکەم و حەواڵەی خۆیانەکەم. هات موچەی کابانی ماڵ هات. پورەمەنیچ کە ماوەی 3 ساڵ و نیو چاوەڕێی موچەی کابانی ماڵ بوو، هەر بەم داخەوە سەری نایەوە. زوتنەوەی گۆڕانیش بە شێوەیەکی سەردەمیانە موچەی کابانی ماڵیان بۆ پاشەکەوت دەکا. ماوەیەکە دۆخی کارەبای هەرێم بۆتە جێگەی قسە و باسی هاوڵاتیان. سەبارەت بەم بابەتە سعدی ئەحمەد پیرەمان لەگەڵ لەسەر هێڵی تەلەفۆن. کاک سعدی ئەم کاتت باش. ئەم کاتە ئێوەش باش. کاک سعدی بەڕێی تۆ هۆکاری کەمی کارەبا چییە لە هەرێم؟ لە قەبرت بەم باشە ئەو پرسیارە لەمنی دەکەی. من لە ماڵی خۆمەوە تەماشا دەکەم. ماڵی من لە ناو جەرگەی شارە و 24 ساعت کارە باشم هەیە و کارەبا کەشمان لە زۆر وڵاتی کە باشترە. باشە کاک سعدی پێمان بڵێ کارەبامان لە چ وڵاتێک باشترە؟ سۆمال یا زیمبابوی؟ نەکاکە سۆماڵی چی ئەوان باشترن. ئەی باشە پیرە، بۆچی لە ئێستادا هاوڵاتیان ڕویان کردووەتە بەکارهێنانی زۆپایدار و چراینەوت؟ کاکە ئەوە مەسلەیەکی ترە. ئەمە زیندووکردنەوە و زیادکردنی نەریتی کۆنی ناو کۆمەلگای کوردەواری خۆمانە. هێزێکی زۆری سێرەوانی ڕژانە هەولێری پایتەخت بە مەبەستی داگیرکردن بوو برن خۆپشاندان. ئێستاش کاک مەنسوورمان لەگەڵا لە ناو جەرگەی خۆپشاندانەکەەوە. کاک مەنسوور ئەم کاتت باش. زۆر سوپاس. کاک مەنسوور پێمان بڵێ ئەم هێزە زۆرە لە شنگالەوە هاتوون؟ ئۆپراسیۆنێکی سەربازی مادەنیمان ئەنجامدا مخابن دوایەوەی هێزەکانمان لە شنگال هەڵاتن بڕیارمان دەبەست لە خۆپیشاندانی پشکداری بکەین. ئەی باشە هۆکاری ئەم خربوونەوەتان چییە؟ ئێمە بۆی وێرێک کۆمبین چێکرد سەکەڵامان لەسەر سەرۆ عەبدولواحید دامپیست و مار دەکەین. زۆر سپاس لە لایەکی ترەوە دارن معارفی کوردی زۆر سپاسی مەنسوور بارزانی کرد کە وشەی سەکالای پێشکەش بە فەرهەنگی کوردی کرد. بەڵێ بینەرانی بەڕێز لە شەفە تیڤیەوە هاڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.